مژدە بە شێوازێکی نوێ و بە کوالیتیەکی بەرز لە چارەسەر و پشکنینی نەخۆشیدا بە پێشکەوتوترین ئامێری سەردەمیانە و لە سەردەستی کۆمەڵێک پزیشکی پسپۆر تەنها بە 30,000 دیناری عێراقی پشکنین بۆ زۆربەی نەخۆشیەکان دەکرێت لە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانی. بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕەوە لای ئێمە تەنها بە 30,000 دیناری عێراقیە، سۆنەر تەنها بە 8,000 دیناری عێراقیە، تیشک تەنها بە 7,000 دیناری عێراقیە. تاقیگا داشکاندنی لە 160 بۆ کراوە، نازور داشکاندنی لە 150 بۆ کراوە. هۆڵی لەدایک بوون لە سەردەستی ستافێکی لێهاتووی پسپۆڕ یافرەتان بڕێوە دەچێت. هەر لە نەخۆشخانەکەماندا ئەم پسپۆڕیانە بەردەستە بە نرخی زۆر گونجاو لە ئێستادا. هەموو خزمەتگوزاریەکی پەرستاری لای ئێمە لە 160 داشکاندنی بۆ کراوە. نەخۆشخانەی بەخشین لای ئێمە دڵنیاتری. نەخۆشخانەی بەخشین سلێمانی، شەقامی 60 مەتری، تەنیشت نەخۆشخانەی هیوا.